بەڵێ خۆشەویستان بۆ باسکردنی ئەم کارەساتە هەندێک جار زمان لاڵ ئەبێت و بە هیچ وشەیەک ناتوانێت دەرببڕێت و پەیامەکان بگێنین. هەر بۆیە شێوەکارانیش با دەست و پەنجە ڕەنگینەکانیان هەوڵیان داوە بەو تابلۆیی کە ئەیکێشن بتوانن ئەوانیش ئەم کارەساتە بنووسنەوانێ و ئەم زامە لەبیر نەکراوە نەوە بنەوە بیهێڵنەوە. هەر بۆی ئەمە لەم تەوەرەی پرۆگرامەکەماندا میوانداری زۆر بەڕێز کاکاودەر عوسمانمان کردووە کە بەڕێزیان شێوەکارن و لە ڕێگەی تابلۆکانیانەوە توانیویانە یادی شنگال و کارەساتی شنگال دووبارە بنووسنەوە. کاکاودەر سڵاو لێبێت و بەخێر بێت. زۆر سپاس بۆ دەرفەتتان مەمنون. زۆر سپاس. با سەرەتا بزانین پەیامی بەڕێزت چییە لەم کارەساتە گەورەیەدا؟ زۆر سپاس بۆیەوە، سپاس بۆم دەرفەتە. بەڕاستی میلەتی کورد هەمیشە بە درێژایی مێژوو جینۆساید کراوە، شەڕی پێفرۆشراوە، لە خاک وەدەرنراوە و جینۆسایدی شنگالی ژاخوت ئێزیدیانێکێکە لەو جینۆسایدانی کە بەسەر نەتەوەی کووردا هاتووە لە سەردەمی هاوچەرخە و توانی سەدایەکی جینۆسایدی و تراژێدی قوڵ بگەێنێ بە جیهان و جیهان خەبەر کاتەوە لەو ئاینەیە خۆ لەو کەمەنەتەوە کە لەگەڵ لەناو کووردا ئاژی و چون کورد لە چەند کەمەنەتەوەیەک و کەمە ئاینیەک بەڕاستی پێکاتوە. ئەزیدیانی ژەکێکە لەو کەمە ئاینیانەی کە چەند هەزار ساڵێکە لە سەرزەمینی کوردستان و سەرزەمینی مێزۆپۆتامیا دەژین و لەم یادەدا سەری ڕێز و نەوازشیان بۆ دانەوێنین. تکاکاریشین کە بکەرانی ئەم جینۆسایدە وەکو چۆن لە پێشوودا یاخۆ لە هەفتەی ڕابردوودا بکەرانیشێک لە جینۆسایدی ئەنفال لەسەر دەستی خانمی کەمی عێراق بەڕاستی زیندانی کرایە خۆ دۆزرایە و گیرا بە ئومێدەوارین کە بکەرانی ئەم جینۆسایدش بە حقات بگیرێن و بە سزای خۆیان بگەن. ئێمە شەواتارین. کاک ئاودێر بەڕێستان چەندین کاری ناوازتان کردووە تایبەت بە کارەساتی شنگال بە جینۆسایدی ئێزیدیەکان. ئەمە کارەکانی بەڕێستانە، بەشێکن لە کارەکانی بەڕێستان. باشە ئەگەر هەندێک لە کارەکان ئەلبەت من کۆنسپتی زۆربەی کارەکانم هەندێک لە کارەکان بەر ئەساس یاخ بەرمەبنای ئیشی ریسێرچ کارەکەم. ئەمە هەندێک لە کارەکانم کۆنسپتی کارەکانم ئەوە بە باسی کۆچی میلەتی کوورد دەکەم کامیشە لە شوێنێکەوە ڕۆشتۆ بۆ شوێنێکی تر. کام تابلۆیان تویست پەیوەستێنین؟ بەڵێ ئەمە کۆمەڵە سکێچێکن کە لە باسی کۆچی لە ناکاوی گەنجان یاخۆ لە 2016 لە دوای کارەساتی ئەزیدی بەسەر کۆمەڵگەی کوردیە هات بەڕاستی بە هێڵکاری کارەکانم هەمی کردووە. قەڵەمم تیا بەکارێنەوە، خەڵوزیە و شۆنانیشم بەکارێنەوە هەندێک کار چون بۆ وەکو پێمتن ئێمە من ریسێرچەکەمەتم بۆ شوێنەکان هەندێک جار کەرەستەی و شوێنانە بەکارێنم بۆ هێڵکاریەکانی خۆم. بەڵێ باشە کاگەڵتر تا چەند کارەکەی بۆی کە هاوسەنگی ڕابگریت بۆی کە هەم کارە هوەریەکەش بکەیت هەم لە گەوری کارەساتەکەش کەم نەکەیتەوە؟ ڕاستەکەی ئەوەی کە بە گەورەی هێڵێتەوە بەڕاستی هەر کارەساتێک یاخت هەر ڕووداوێ بەڕاستی هوەر و ئەدەبە. ئێمەش پەنجەرەی هوەرمانەوە لەناو هوەریە هوەری ڤیژوەڵ ئارتمانەیە کە توانین کارەساتەکە بمێنێتەوە. بۆیە من هەوڵم ماوە بەڕاستی هەم ریسێرچ بکەم، هەم گوێ بگرم و هەم ببینم و جارێکی تر لە سۆنگەیەکی ترەوە بە تەکنیکێک و ماتریاڵێکی تازە بەڕاستی ئیشان لەسەر بکەم. ئەوانە هەمووی ئەو نەهامەتیانی یاخود لە ڕێ ئەو فۆتوانەوە بینمە. یا هەندێک جار من ریسێرچەکەم ڕۆشتم ئەو کاتە بوو 2016 و 2017 من خۆم ڕۆشتم بۆ مووسڵبۆ و شوێنانێکی کارەساتەکەی بەسەر هاتووە. دواتر لێوە هەم فۆتۆم گرتووە، ئەم سکێچاتم گرتووە، دواتر هاتوومەتە کارم لەسەر کردەوە. ئەمانە بە نمونەی کۆڵەکشن یاخود کۆکراوی هوەری بەنوای مناڵانی جەنگە. باسی ئەو مناڵانە کە بەڕاستی ناو جەنگا وێرانە بن، بێدایک و بێباوکە بن. بە هەمان شێوە کۆنسپتێکی کارەکە لەسەر جینۆسایدی هەڵەبجە ئیشم کردووە، بەڵام بە شێوەیەکی تازە بە زمانێکی تازە بیگەڕێنەوە. ئەمانە ئەم هوەر وات لێکا بدوەسێنە لەسەر کارەساتەکان و وات لێکا زمانێکی نەرمە بۆی بتوانین کارەساتێکی جەرد بناسیێنی. تۆ بێ لە ڕێ ئەدەبەوە لە ڕێ هوەرەوە بتوانانی ئەم شتانە بگەێنی. بۆ ئێمەی کورد بەڕاستی ئەدەب و هوەرمان ئەبێ ئەو دەواازەمان هەیە یاخود ئەمێنێتەوە لە کۆیادەوەری بەڕاستی خەڵکیە. بەڵێ زۆر باشە. ئەگەر پێمان بڵێ ژماری ئەم سێوانە دەلالێت لە چی ئەکات، مەبەستت لە چێ؟ ئەڵبەت پرۆژەی سێونەمام هەبوو بۆ کەسانەی کە لە بنەماڵەیەک ماونەتەوە لە جینۆسایدی هەڵەبجە. هەر سێوێک شەخصێکە وەکو ڕەمزێک کە هەمیشە سێو لە کەلتوری کوردیا بە تایبەتی سێوی سوور بەکار هاتۆ بۆ گۆڕینەوەی عاشقانەی بینی
دووکە زۆکو ڕێزێک دامناون وار سێوێک لە سێوەکان ژمارە شەیدی ئەو کەسەیە بەڵێ لەو خێزانەوە ئەو کەسیان ماوە تۆ هەندێک بەد ئەمن 2012 من کارم لەسەر کرد هەندێک لەمانیش لێنا فۆتۆەکان بەڕاستی کۆچی دوایان کردو بەداخەوە ئەمن دیکۆمنتی ئەوانیشم کرد چون هەندێکیان تاقانە بوون ماونەتەوە. باشە کاک ئەودێر پێت وایە کە کانڤاس ببێتە مەیدانێک بۆ گێڕانەوەی ئەو چیرۆکانەی کە تایبەت بە گەلی کورد ئەو کارەساتانی تایبەت بە گەلی کوردن و پێت وایە ڕنگ و فڵچە و قەڵەمەکان ببنە چیرۆک گێڕەوەیەکی زۆر باشی ئەو کارەساتانە و ئەکێت ئەم کارەساتانە ویان ئەم لەڕێی ئەم تابلۆیانەوە ببێتە بەڵگەنامەیەکی گرنگ بۆ داهاتوو بمێنێتەوە. بەڵێ بە تەئکید یەکێک لەو کارەسانەی کە گێرنیکایە کە پیکاسۆ لە 1937 تا باسی خاپۆرکردنی گێرنیکاکە لە ئیسپانیا بووە بەڵگەیەکی گەورە و حەشاڵنەگر کە تۆ بتوانی کە زۆر کاریگەرتن لە فۆتۆ شتەکانی پیشانە چون ئەوەی کە هونەرمەندی شێوەکار یاخود فیلمسازە یاخود مۆسیقار یاخود شانۆکارە ئەو ئیحساسی زیاتر دەڕەبرێ وەکو ئەوەنێکە لە فۆتۆیەک یاخود لە ڤیدۆیەکی جامدای بینی ئەوەی کە تۆی بینی هەمووی ئەوانامی دیفۆرمەبوونی یاخود تێکشکاوی فەردی ناو کارەساتەکانە تێکشکاوی تۆ پشتی هونەرمەندەکە یاخود پشتی کەسەکان وێنە ئاکەی چون فیزیکی لایەنی فیزیک لە هەندێک شوێنە لایەنی فیزیک ڕاستە کارەساتی بەسەرە بەڵام ڕۆحی کەسەکە تۆ بەڕەنگ یاخود بە کۆنسێ بە تێکسەر ئەی نەخشێنی کە ئەمە زیاتر بەربیڵێت ئەمە هێزی تابلۆیەکە کە وێنەیەک ناتوانێت گوزارشی لێ بکات. بەتەئکید زۆر وایە ینی بە درێژایی مێژوو هونەرمەندان هەمیشە لەبەرەی مرۆڤایەتی بوون هەمیشە لەبەرەی ئینسان بوون بوون بۆیە هەمیشە هەر کارەساتێک کە ڕووی یابێ یا هەر جنۆسایدە بوو بێ یا هەر کۆمەڵکوژیە و جەنگێک بوو بێ هونەرمەندان هەمیشە حوزوریان هەبووە ینی ئەوە لە ڕووی بەهۆی ئاستی بەرپرسیارەتیانەوە کەم تاوزەرم هونەرمەندانە کاریان کردو هەنێ هونەرمەندە ڕۆشتە دەبەرەی جەنگ من بۆ خۆم لە 1989 خۆم کە مناڵ بووم و کاتە هەو زاکیرانم هەمی هەڵگرتووە بە سکێچات کە کاتی مناڵ بووم لە 2017 خۆم ڕۆشتمە ئەو شوێنەی کە مووسڵ هێشتا ئازاد نەکرا بۆ ئەو شتانە لە نزیکەوە ببینم و دواتر من ئەمە بتوانم لەسەر پانتایەک کە پێڵەن کانڤاس پانتای پێتەن کاغەزی هەرچێک بە من بتوانم بینەخشێنم. تابلۆیەکی لەو جۆرە پێویستی بە زمانی وەرگێڕان نییە پێت وایە کە ئەوەی کە لە ڕێگەی تابلۆیەک و ئەتوانین بیگەێنین هەرگیز لە ڕێگەی راپۆرتێکەوە ناتوانینەوە بگەین. تابلۆ هونەری ڤیژۆڵە واتە کار لەسەر چاوەکە لە ساهەشتای معلوماتی مرۆڤیش لە چاو وەرێگرێ بۆ یەکەم بەرکەوتن تۆ بەری ئەکەویت جا ئەو بەرکەوتنە هەنێک کەس بە دیوێک بەریەکەوی ڕاستە تۆ لامایلی تێنەگەی بەڵام ئیحساسەکەکەی ئەگەر ببینی لەسەر ئەم کۆڵەکشنانە بەنمونە ببینی هەمووی تابلۆی زبرن هەمووی دیفۆرمەبوونی فۆرمن واتە فۆرم تێک شکاوە واتە فۆرم دەسوقاچێکی نەبووە ینی ئەو شتانەیە کە تۆ لە ناخۆشیەکەەوە بەسەرتایەت تۆ ئەو لەحظەی یاخود وێنای ئەو کەسە ئەەکەی کە بۆت باسەکە ینی ڕۆحی و کەسە باسەکەی کە تۆ وێناکێک کە ئەمە لە ئەدەبیاتی شاهەیە بە هەمان شێوە بەڵام ئەوەی کە تۆ ئەتوانیت بە فۆرم بیەی کەمتر ئەتوانی بە تێکستم بابەتە بڵێ زۆر باشە هەر کۆمەڵەکارێکت کاتێک کە ئەیکەیت لەژێر ناونیشانێکە ئەبێت ئەمان خۆشە پێمان بڵێ بۆچی ناونیشانێک بۆ کۆمەڵەکارەکانت هەڵەبژێریت. هەر کارێکەکەم بەر ئەساسی ڕیسێرچەکەکەم واتە گەڕم بۆ بابەتەکە لەسەر بابەتەکە چڕم معلومات زانیاری کۆکەمەوە و دواتر لەسەر ئەوە ئەتوانم کارەکان بکەم هەمووی وەکو زنجیرە کارێکە کۆنسپتێکە چەمکێکم بۆ هەڵگردووە کە کارەکانم کردووە هەندێک لە کارەکان هەوەی کە ئەوەی قەسیدەیەکی شێرکۆبێکەسە ئەوەتەی گڕ هەیە دەسووتێم ئەوەتەی کۆچەیە کۆچ دەکەم لەسەر ئەو قەسیدەیە بەڕاستی بنیاتی و فۆرمانم داناوە کە ئێمە لە دوای جەنگیش هەرەوە نییە کە جەنگێک ڕوویا و جنۆسایدە ڕوویا ئەمە ئیفێکتی جنۆسایدەکان و ئێستای بینین بەنمونە جنۆسایدی ئێزیدیەکان هەتا ئێستا ئیفێکتەکە هەیە لە کۆمەڵگەکەمانە و تا ئێستا کاری بۆ نەکراوە ینی ئەوەیە کە هونەر هەمیشە ئەوێ بیاتەوە بە چاوی بینێر بیا بە چاوی ئەو کەسانەی کە بەرپرسن کە ئەم بابەتە هەیە کاتەم کارەساتانە کە ڕوو ئەدەن ئەتوانین بڵێن کاریگەریان لەسەر کۆمەڵگە هەر ئەمێنێت لە دواییدا بەڵێ بە تەئکید یعنی هونەر ئەوە تۆ بە بەردەوامی ئەمە ئەی هەڵێتەوە فیلمێکی وەکو شاندەرلیز کە 11 ئۆسکاری وەرگرتەوە بەردەوامی تۆ بە بەرچاوی بینەریای کە جینۆسایدی هۆڵۆکۆست هەیە کە تۆ زۆر گرنگە بنمونە هونەری ڤیژوال هونەرەکانی تر کەمە بە بەردەوامی بە نەسل بە نەسل ئەمە باسکەی ئەمە بنەخشێنی بۆیە ئیفێکتە و کاریگەریانە هەمیشە بگوازرێتەوە نەکەوەی کە دەما بدەم بتوانی بە چاو زیاترم بابەتانە باسکەی باش ئەگەر لێک تابلۆیە چیرۆکی کارەساتی شنگال و جینۆسایدی ئێزیدیەکان بنەخشێنیت لەم تابلۆیە چ ڕەنگێک زۆر زاڵە بێ من ئەگەر بتوانم پێم وابێ
بە هەر ڕەنگێکە توانم گزارشکەم لەو بابەتە بەڵام ئەوەی کە من ڕائەوەسێنە بەڕاستی زبری و تیژی کارەساتەکەی کە وەکو جینۆسایدەکانی تر بەسەر کووردا هاتەوە بەڕاستی و زۆر جاریش بیرمان نەچێت من کەمتر ینی بێجگە تابلۆ پەینتین بابەتی تر و تەکنیکی تر بەکارێنم فۆتۆیەکە لەوانی کە من زۆر جەختی لەسەرەکەم هەڵەوە فۆتۆ دکومنتری ئەنسڵیشن کارەکەمانە فۆتۆیەکە فکری لە پشتەوە بێ مەسەلا بنمە پرینتمەیکین کە ئەوەی کە شت هەڵە کۆڵی چاپیەکەی کەمە هوەرێکی دەستی عێراقی کۆن و میزاپۆتامیای کۆنە بۆیە زۆر جار بۆ من ئەوەندەی گرنگە کە من بابەتەکانم بەرکەوێ دواتر تەکمیلەی یاخۆ تەواوکاری و بابەتە ئەبێ کەرەستە بۆ من زۆر گرنگە ینی زۆر جار لە ڕەنگی شتێپەڕێ ینی ئەچوم کەرەستی تر بەکارێنم بۆیە هەندێک لە ئیشەکانەکە ببینی من خەڵوزی ڕەشم بەکارێنەوە لە هەندێک ئیشەکانە ببینی چاپی ئەو ڕۆژنامانەم بەکارهێناوە کە خەڵک ئیشی لەسەر کرد لە هەندێک شوێنە ببینی خۆڵم بەکارهێناوە تابلوێک گزارش لە جینۆسایت بکات ئەبێ بێگومان جیاوازی هەبێ لەگەڵ تابلوێکی ئاساییە بەڵێ بابەتەکە زۆر گرنگە و حەدەسی گەیاندنەکەی تۆ پەیامەکەی تۆ زۆر گرنگە چۆن نەتوانی و بابەتە بگەینەوە زوو بەرچاوی بینەر کوێوێ ئەوە مەرجیش نییە لێ تێبگا زۆر ئاساییە ئێمە لە میعماری تێ ناکەین کە بەڵام کە چین یەکسەر میعماریەک هەستەکەن کە چینە شوێنێک یا چینە تەلارسازی شوێنێک هەستەکەین ڕقە ناخۆشە هەستەکەین خۆشە ینی ئەمانە ئەو ئیحساسەیە کە من ئەمە نەک من هونەرمەندانی تریش ئەیەنە مەرج نییە تۆ مۆسیقایکی ڕقت بۆ لێن بە نمونە هەستەکەی کە ئەمە شتێکی ڕق لە پشتیەوەی بۆی ئەوەی بۆی ئەمە گرنگەوەی حساسەیە نەقڵیەوەی حساسەیە بۆ چاوی بەڵێ بۆ ئامادەبوونە دووبارە بۆ کارەکانە زۆر سپاس زۆر سپاس بەش سپاس بۆ دەرفەکەتان زۆر سپاس